لپاشان ئەگەر سەرنجی وتەی محەممەد ناسرەددین الئەلبانی بدەین کە یەکێک لە قسەکانی ئەوەی لێجێردراوەیە دەربارەی جەزائیر و هەڵبژاردن و دەنگدان کە پرسیاری لێکراوە دەرێ لا أرى ما يمنع الشعب المسلم إذا كان في المرشحين من يعادي الإسلام وفيهم مرشحون إسلاميون من أحزاب مختلفة المناهج فننصح والحالة هذه كل مسلم أن ينتخب من الإسلاميين فقط من هو أقرب إلى المنهج الصحيح الذي تقدم بيانه. أقول هذا وإن كنت أعتقد أن هذا الترشيح والانتخاب لا يحقق الهدف المنشود كما تقدم بيانه من باب تقليل الشر أو من باب دفع المفسدة الكبرى بالمفسدة الصغرى كما يقول الفقهاء. أوشيانا لبرتوكا كي دكتور عمر سليمان والأشقر لا برصته ثلثي حكم المشاركة في الوزارة والمجالس النيابية ورمان قرتوا واعتدلي من نابي نمقلي مسلمان قد غبت أجر لبربجيران هبيت دجايتي إسلام بكاتو تيان دا هبيت بربجيراني إسلامي لبارتا جورا وجورا كان لبروغرام كانيان لو حالة دا آموشگاري همو مسلمانك دا كم كتنها لإسلامية كان هالبجيريت أوي نزيكتر لبروغرامي دروستو صحيح كرون كراوة ولا بيشتر ودليم أجر من برواشم وايا أو هالبجاردن وخوبر بجير كردنا آمانزي داوا كراو دستبرناكات هر وەکو لە پێشتر ڕوونکردنەوەی هاتووە لە باس و بابەتی کەمکردنەوەی خراپە یان لە باس و بابەتی ڕەتکردنەوە و لادانی خراپەی مەزنتر و گەورەتر بە خراپەی بچووکتر هەر وەکو زانایانی شەرعزان گوتویانە. جا لە دوای سەرنجدانی قسەکەی محەممەد ناسرەددین ئەلبانی ئەو خاڵانە دەردەکەوێ یەکەم هەڵبژاردن و دەنگدان پێی باش نەبووە و تەنها لە باس و بابەتی بوونی خراپەیی گەورە و بچووک و کامەیان هەڵبژێرێت ئەگەر هاتەجێ قسەی کردووە. دووەم پێشیوا بووە کە هیچ سوود و کەلکی بۆ ئامانجە دیاریکراوەکان تێدا نییە و لە پاشان چەنووتەیەکی تر دەربارەی هەڵبژاردن و ئەندامبوون لە پەرلەماندا بۆ نمونە لە سلسلة الهدى والنور کاسێتی ژمارە 381 گوتوویەتی فوجود هؤلاء في البرلمانات لا يفيدهم شيء والتاريخ والتجربة في نحو نصف قرن من الزمان أكبر دليل على أن وجود المسلمين الطيبين الصالحين في البرلمانات هذه لا يفيدون شيئا بل قد يضرون أولا بأنفسهم لأنهم يدخلون ليصلحوا غيرهم فإذا بغيرهم قد أفسدهم حتى كوتايو بدريجي قسكاني دكا واتا دەڵێبوونی ئەوانە ئیسلامیەکان لەناو پەرلەماندا هیچ سوودێکیان پێناگەینێت و مێژوو ئەزمون گەلی نزیکەی نیو سەدە لە کات و گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی بوونی مسلمانانی چاک لە پەرلەمانەکان هیچ سوودێکیان نەگەیاندووە و بەڵکو ئەوانەی کەوا چاک و پاک و ڕێک بووینە لە نێو پەرلەمانەکانیش سەرەڕای ئەوەی سوودیان نەگەیاندێ و ئەوان چوینە خەڵکی چاکساز بکەن و چاک بکەن خەڵکە خراپەکە ئەوانی تێکداوە. جا لە درێژەی قسەکان زۆر بە کورتی باسی ئەوەش دەکات دەڵێ لە جلوبەرجی شەرعی بە جلوبەرجی شەرعی دەچن و دەگۆڕێن بۆ پانتڕۆن و بۆ ئینباغ و چاکەتی کافران و لەبەرکردنی و بەڕیشەوە دەچن و بەڕیش تاشینەوە لێی دەردەکەون و بە پابندبوون بە واجبە شەرعیەکان و سنەتەکانەوە دەچن بە کەمترخەمی و ساردبوونەوە لێیان دەردەچن بەخۆ دوورگرتن لە خۆچواندن بە کافر و بێبڕوایان دەچن و بە خۆچواندن بە کافرانەوە لێی دەردێن و هەتا کۆتایی زیانەکان باز دەکات. جا ئەوەی پێویستە لێرە ڕۆنیشی بکەینەوە لە دوای لێکۆڵینەوە بە دوواداچووندا بۆمان دەرکەوت لایەنگر و قوتابیانی ئەلبانی کۆدەنگن لەسەر ئەوەی پەشێمان بۆتەوە لەو بۆچوونەی کە لە ڕابردوودا ئاماژەمان پێکردووە و هێنامانەوە. بەڵگەکەشیان ئەوەیە کە کۆتا فتوای بریتیە لەوەی لە گۆڤاری ئەلئەساڵە بڵاو کراوەتەوە کە لە ئوردون دەردەچی لە ژمارە 2 مێژووی 15 جومادە ئاخیرەی 1413 کۆچی لە لاپەڕە 16 تا 24 لەژێر ناونیشانی فتوایەکی کۆمەڵی و جەماعی بۆ گشت مسلمانان مسائل عصرية في السياسة الشرعية كواجو كراوە لەلایەن محەممەد ناسرەددین ئەلبانی و مقبیل الوادعی و هەندێکی تر لەوانەی یەمەن و دەقی ئەو بڕگەی
پەیوەندی بە باسەکەیەوە هەیە ئەوەیانە و هێناومانەوە لەوێ دەردەکەوێ ئەوە کۆتا وتە و فتوا و قسەی ئەلبانی بووە لەوەی پێشتر پەشێمان بۆتەوە. دەڵێ الانتخابات السياسية فهي بالطريقة الديمقراطية حرام أيضا لا تجوز لأنه لا يشترط في المنتخب والناخب الصفات الشرعية لمن يستحق الولاية العامة أو الخاصة، فهي بهذه الطريقة تؤدي إلى أن يتولى حكم المسلمين من لا يجوز توليته ولا استشارته، ولأن المقصود بالمنتخب أن يكون عضوا في مجلس النواب التشريعي والمجالس النيابية التي لا تحتكم إلى كتاب الله وسنة رسوله صلى الله عليه وسلم، وإنما تتحاكم إلى الأكثرية، فهي مجالس طاغوتية لا يجوز الاعتراف بها، فضلا عن أن يسعى المسلم إلى إنشائها ويتعاون في إيجادها، وهي تحارب شرع الله، ولأنها طريقة غربية من صنع اليهود والنصارى ولا يجوز شرعا التشبه بهم. واعتدل خوي أو كساني ترك واجوي فتوى كان كردية دلين هالبجاردنا سياسية كان ئەوە بەڕێگای دیموکراسی حرامە، هەروەکو ئەوەی پێشتر دروست نییە، چونکە بەمەرز ناگیرێت لە بربژێر کاندیدەکانی دەنگدەر و ناخیبەکان سیفەتە شەرعیەکان بۆ ئەوەی شایستە بێت بۆ بەرپرسیارەتی گشتی یان تایبەت. ئەو هەڵبژاردنە بەو ڕێگایە وا دەکات کەسێکی ناشایستە کە دروست نەبێت بەرپرسیارەتی پێ بدرێت و حکمی موسڵمانان بگرێتە ئەستۆ و دروست نەبێت بەرپرسیەتی پێ بکرێت و ئیستیشارەی پێ بکرێت، ئەوانە دەکرێنە بەرپرس و ئیستیشارەیان پێ دەکرێت، چونکە مەبەست لە بەربژێر و کاندید ئەوەیە ببێتە ئەندام لە ئەنجومەنی نوێنەرانی یاسادانان، ئەنجومەنەکانی نوێنەرایەتی ئەوانەی کە حکم بە قورئانی خوا و سنەتی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام ناکەن، بەڵکو حکم و بڕیارەکان بۆ زۆری نەدەگەڕێننەوە. ئەو ئەنجومەنانە ئەنجومەنی تاغوتین و دروست نییە دانیان پیادا بنرێت، نەک موسڵمان کۆشش بکات بۆ دامەزراندن و یارمەتیدان و بۆ هێنانە کایەوەی. ئەو ئەنجومەنانە دژایەتی شەرعی خوا دەکەن، چونکە ڕێگایەکی خۆرئاواییە و لە دروستکردنی جوولەکە و نەسرانیەکانە و دروست نییە شەرعی بەجێرەی لە شەرعی خوا خۆچواندن بەوان. کەواتە ئەو فتوایە بڵاوکردنەوەی و واژۆکردنی لەلایەن ئەلبانیەوە تەواو قسە و فتوایەکەی پێشتر هەردەوەشێنێتەوە و دەیسەلمێنێت کە لێی پەشێمان بوویتەوە و پێڕازی نەبووە.